هاونیشتیمانانی تێکۆشەر گەلی خۆشەویستی کوردستان ئەو ساڵ لە حاڵێکدا بەرەو پیری ساڵی تازە دەچین کە کوردستان سەر تاپاخوار بۆتە مەیدانێکی گەورە بۆ بەڕێوەچوونی کۆڕی گەرمی پێشوازی لە نەورۆز. بە هیممەتی ئێوەی تێکۆشەر و بە کوێرایی چاوی نەیار و ناحەزان یەک لە دوای یەک شار و گوندی ئەم نیشتیمانە جوانە کراونەتە دیمەنگەلێکی ڕەنگاوڕەنگ و ئاڵواڵای نەورۆزانە کە جوانترین ڕەمز و نیشانەی ڕۆحی سەرکەش و ئازادی خوازی کوردەواریمانە. سڵاو لە ئێوە کە بست بە بستی ئەم خاکە ئازار دراوەتان کرد بە شانۆی خۆشەویستی بۆ نیشتیمان و فەرهەنگ و پێناسەی نەتەوەییمان. سڵاو لە نەورۆزی شادی و ئازادی. سڵاو لە ئێوە کوڕان و کچانی ڕۆژهەڵات، چالاکانی نەورۆز، گشت دڵسۆزانی وڵات کە بە بوێریتان بە هاوپشتی و هاوخەباتیتان ئەم ساڵیش لە هەموو شوێنێک ئاگری نەورۆزتان گردا و ئاهەنگی نەورۆزی کوردەواریتان بەرز ڕاگرت. هەڕەشە و گوڕەشە سڵی پێ نەکردن، قەدەغە و قۆرغ بەری پێ نەگرتن، بە پێچەوانە لە پێشوازی نەورۆزدا مەرشێکی گەورەی جەماوەریتان خستەڕێ، توانای بەرەنگاری و وەستانەوەی گەلی کوردتان دەرخست و نمونەیەکی مەزنی نافەرمانی مەدەنیتان بە هەمووان نیشاندا. ئەوانەش لە کاتێکدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی حاڵی بەدەست قەیرانە خۆکردەکانیەوە لە هەمیشە شڕترە. گەندەڵی و ناکارامەیی چار هەڵنەگر هەموو لەشی ئەو سیستەمەی داگرتووە. تەنانەت ئاو و گاز و کارەباشیان بۆ دابین ناکرێ. هەروەها سەرجەم دەسەڵاتی کۆماری ئیسلامی لای خەڵکی ئێران هیچ ڕەواییەکی نەماوە و بە تەواوی بێزراوە. سیاسەتی دەرەکی زۆردارانە و پێشێلکارانەشیان کە شانازیان پێوە دەکرد و بە خاڵی بەهێزی خۆیان لە قەڵەم دەدا بە تەواوی شکستی هێناوە و ئێستا بە پێچەوانە لە هەمیشەی زیاتر هەڕەشەی دەرەکیان لەسرە. ناکۆچی نێوخۆییش پەچی خستون و هەروەها مەترسی ڕاپەڕین و هەستانی جەماوەری خەونی ناخۆشیانە کە دەزانن درەنگ یازوو دێتە دی. نەورۆزی بەرەو ئازادی لەم بارودۆخەدا بەڕێوە دەچێت. هەر بۆیە هەموومان دەبێ بزانین لە هەمیشە زیاتر پێویستمان بە یەکگرتوویی و خۆلادان لە هەر کێشەیەکی لاوەچیە. نەورۆز هی هەموو گەلی کووردە، بە ژن و پیاو، بە پیر و لاو، بە هەموو ناوچەکان و هەموو ڕەنگەکانەوە، بە هەموو ئاین و هەموو باوەڕەکانەوە پێویستە هەرواش بمێنێتەوە. لە کۆتاییدا پیرۆزبایی تایبەتی خۆم بە بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بە بەندکراوانی سیاسی، بە پێشمەرگە دێرینەکان و هەروەها ئەو تێکۆشەرانەی ئێستا بەرجی پڕ لە شانازی پێشمەرگایەتیان لەبەردایە، بە تێکۆشەرانی ماندووی نەناسی ڕێخستنەکان، بە هەموو ئەو چالاکانەی کە ئەو ڕێو ڕەسمە شکۆدارانەیان خۆڵقاند و سەری کوردیان بەرز کردەوە پێشکەش دەکەم. دڵنیام لە ڕۆژی نەورۆزدا وێنەگەلی گەورەتر و گەرم و گورتر و شکۆدارتریش دەخڵقێنن. نەورۆز و ساڵی تازە لە هەمووان پیرۆز.